حاڵتان لەبێت بەیانیتان باش بۆ هیوایی کە باش بن لەش ساغ بن تەندروست بن بەیانێکی زۆر جوانە بۆ هیواییکە ڕۆژەکە بە هەمان شێوەی کە بەیانێکی ئاوها جوانە هەر بەم جوانیش دەست پێ بکات و ڕۆژێکی پڕ لە دەستکەوتان هەبێت لەگەڵمان بن بۆی کە باسی کۆمەڵێک شتەکەی بە مەبەستی هاندانی منداڵان بۆ خوێندنەوە و تێکەڵکردنیان بە دنیای چیرۆک وەک کتێب لە سلێمانی ناساندنی پرۆژەی 100 کتێب کە تایبەتە بە چیرۆکی جیهانی منداڵان ڕاکێنرا. تۆڕە کۆمەڵایەتەکان دەزانن واتای ڕاستەقینەی ژیانیان زۆر کاڵ کردوتەوە بەشێکی خەڵکی هەموو هەنگاوێکیان بۆتە نمایشکردن خۆیان ئەنوێنن و بڵاوی ئەکەنەوە. ئەمڕۆ لەسەرم بابەتە ورتر زیاتر ساعکەی ئەبێ بزانین ئاخۆ تەندروستە هەموو هەنگاوێکمان بۆ سۆشیال میدیا بێت. لە کێڵگەیەکی ئوسترالیا بۆ یەکەم جار تۆی بەرهەمی گوڵ بە ڕۆژە بە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوان بڵاوەکرێتەوە و هەروەها چێنراوی شەو ئەنجامەکەشی ئەرێنی و چاوەڕان نەکراو بوو. با لە بابەتەکەی سلێمانیەوە دەست پێ بکەین بابەتێکی گرنگە چونکە لە سلێمانی ناساندنی پرۆژەی 100 کتێب کە تایبەتە بە چیرۆکی جیهانی مناڵان ڕاگەیەنراوە. چیرۆکەکان لە زمانی سویدیەوە وەرگێڕاونەتە سەر زمانی کوردی و بەشێک لە منداڵان چیرۆکەکانیان خوێندۆتەوە با وتەی خۆشیان سوودی زۆریان لێوەرگرتووە. ئێمەش لەم ڕاپۆرتە باسمان لێ کردووەتە. دنیای چیرۆکی منداڵان دنیایەکی تەواو جیاوازە چونکە منداڵ لە ڕێگەی چیرۆکەوە دەتوانێت توانە و بەهرەکانی بدۆزێتەوە. ئارۆ خوێندکارە ماوەی 2 ڕۆژ بە چیرۆکی مریشکە ڕەشەکەوە سەرقاڵ بووە و 3 جار خوێندوویەتیەوە. چیرۆکەکە باز لە کوڕێک دەکات کە دەیەوێت بێ هەوڵدان بە هەموو شتێک بگات. دایکی ئارۆ زۆر پشگیری کوڕەکەی دەکات و پێی وایە چیرۆک دەتوانێت کەسایەتی منداڵ دروست بکات. لەم چیرۆکەوە فێر بووم کە هەموو شتێک بێ هەوڵی خۆمان نابێت و ئەبێ بە هەوڵ و ئیشی خۆمان بەرەو ئاواتەکانمان بگەین و بە ئیشی قورسی خۆمان بتوانین شتەکانمان بکەین. بەتەکید ئەم جۆرە چیرۆکانە زۆر دروستکەری مناڵە بناغەیە بۆ مناڵ فێر ببێ پشت بە خۆی ببەستێ ئەوە زۆر زۆر ئەساسە چکە دایک و باوک هەموو قۆناغێک ناتوانێت لەگەڵ مناڵەکەیا بێ. زۆرم پێخۆشەکە لەسەر ئەم چیرۆکانە بەردەوام بێ. سپاسی قوتابخانەکەشیانەکەم. پرۆژەکە خۆی لە 100 کتێب دەبینێتەوە کە سەرجەمیان بە زمانی سویدی نووسراون و دواتر وەرگێڕراونەتەوە سەر زمانی کوردی. ئامانجیش لێی دەوڵەمەندکردنی بواری چیرۆکی کوردیە بەتایبەت چیرۆکی منداڵان. یەکێک لە هەدەفەکانی ئێمەوەیە کە نەوەیەکی تەندروست بخەینە کۆمەڵگاوانێ بەدەر لە فێرکردنەکە پەروەردەمان پێش فێرکردنەکەماندانەوە بە دڵنیاییەوانێ ئێمە وەکو وتم ئەتوانین ئاستی ڕۆشنبیری منداڵ هەتاوەکو ئەو سنوورەی کە بتوانین بەرین بەرەو پێشەوە. زۆر هۆکار هەن کە بەشدارن لە بەرەو پێشبردننی توانا و ژیری زمانەوانی منداڵ. یەکێک لەو هۆکارانش خوێندنەوەی چیرۆکە بۆیە بە پێویست دەزانرێت دایکان و باوکان گرنگی زیاتر بۆ بارەکانی دیکەی ژیانی منداڵ بدەن. گرنگی زۆریش بە بابەتی خوێندنەوەی چیرۆک بۆ منداڵەکانیان بدەن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. هونەرمەند ئازاد حەسیب قەرداخی بە نمایشکردنی زیاتر لە 100 تابلۆ پێنجەمین پێشەنگای شێوەکاری بە ناوی ڕنگ خۆشی دەبێت لە شاری سلێمانی کردوتەوە. پێنجەمین پێشەنگای ئازاد حەسیب قەرداخی لە کاتێکدایە کە هونەرمەند زیاتر لە 30 ساڵە لە کاری هونەری دابڕاوە. ئەمە نوێترین کاری هونەرمەند. من ئازا حەسیب قەرەداغیم
پێشەنگای یەکەمم لە 1970 کردوتەوە، پێشەنگای دووەمیشم لە 1970 پاشان بەشداری زۆربەی زۆری پێشەنگە هاوبەشەکانی کە لە شاری سلێمانی دەکران ئەوسا بەشداریم کردووە. گروپی حەوت هونەرمەندمان هەبوو لەگەڵ هاوڕێیانم نەهرۆ شەوقی و عومەر ڕەسوڵ و ئاراس و ئەو هاوڕێیانی تر گروپێکمان هەبوو لە سلێمانی. ماوەیەکی زۆریش بایەخم بە هونەری کاریکاتێرەدا لەو بارەیە کارم دەکرد. نامیلکەیەکیشم ئەو سەردەمە دەرکرد بە ناوی نامیلکەی دژە سەدام کە هەمووی کاریکاتێر بوون لە دژی ڕژێمی ئەو کات. لە گۆڤارەکانیشە کاریکاتێرم دەکرد. باخی لایەنێکی تریشم هەبوو بریتی بوون لە سکێچ و ئاوتلاین و ئەوانە کە بۆ شعر و چیرۆکی هونەرمەندان و با بڵێن چیرۆک نووس و شاعیران لە گۆڤارەکانی کاروان و ئەوان دروست دەکرد. پاشان بەداخەوە 30 ساڵ دابڕام لە کارکردنی هونەریم تاکو کەرنتینە گەورەکەی پێرار کە هەموو چوینەوە ماڵەوە ئەوە بوو بە دەرفەتێکی زۆر زێڕین بۆ من کە بگەڕێمەوە بۆ کارکردن. لە ماوەی ئەو 30 ساڵە بێگومانم کە هەمیشە لە خەیاڵی ئەوەیە بووم کە من دەبێت ڕۆژی ڕۆژان ئەم خولیایە ئەم ئەندێشەی هەمە هەر سەر لە نوێ ببێتەوە بەکار ببێتەوە بە بەرهەم. کاتێکیش کە دەستم کردەوە بە کارکردن هەستم بەو گۆڕانکاریە جددیە کرد یا با بڵین ڕیشەیە کرد لە کارکردنی خۆمە. ئەویژەوەیە کە من پێشتر لە ساڵانی با بڵین ناوەڕاستی هەشتاکان تاکو بیدایەتی نەوەتەکان کە کاری هونەریمە کرد بەڕاستی متەئسیر بووم بە قوتابخانەی سوریالیزمەوە و بە تایبەتیش بە سلفا دۆردالیەوە. زۆربەی زۆری کارەکانی ئەو سەردەمە مەگەر بگەڕێتەوە بۆی ئەو ستایلی تیا بینیتەوە و ئەو شوێن دەستی تیا بینێتەوە. بەڵام ئێستا کە دەستم کردەوە بە کارکردن یەکێک لەو قەناعەتە زۆر جدیانەی لە لام دروست بوو ئەویژەوەیە کە هونەرمەند نابێت خۆی ببەستێتەوە بە هیچ ستایلێکی دیاری کراوە بە هیچ قوتابخانەیەکی دیاری کراوە، بەڵام پێویستی بەوەیە کە ئیش بکات و هەر تابلۆیەک بۆ خۆی ڕوحیەتێکی تێدایە، هەر تابلۆیەک بۆ خۆی زیندوێتێکی تێدایە کە پێت دەڵێ من چۆن دروست دەکەیت. یعنی ئەوە تابلۆکەیە کە تۆ ڕادەکێشێ بۆ ئەو جۆرەی کە پێویستە کا دروستی بکەیت. ژیانی من لەدایکبوونم لە ناو خانەوادەیەکە کە بایەخی هەرە سەرەکیان بریتی بووە لە هونەر، لە شعر، لە ئەدەب، ئەوە کانی و سەرچاوەیەکی ئێزگار گرنگ بوون و بەخششێکی ئێزگار گەورە بۆ من بۆ بەهرەکەی من. بە درێژایی تەمەنی هونەری منیش دڵنیام کە ئەسەرێکی ئێزگار زۆری هەموو ئەوانە بەسەر منەوە ماون و ژیانیشم لە گوند دیسانەوە وەکو نوستالژیایەک هەر دەمگەڕێنەوە بۆ ئەوانە. لەدایکبوون و ژیانم لە ناو سەچنارە لە ناو ئەو چنار و باخ و سەوزایۆنە ئەوەش بۆ من سەرچاوەیەکی گرنگە، بۆیە لە بەشێکی زۆری تابلۆکانە سروش بە زەقی دەبینیت. و قەناعاتیشم قەناعاتی من بەوەی کە سروشت بۆ خۆی خاوەندارێتی هەمومان دەکات، هەم وەکو وجود
بۆیە دەبێت ئێمە بەقەدەر ئەو بەخشندەی ئەو ئێمەش لە هونەرمانە لە کارمانە بەخشندە بینەوە بۆ ئەو. سەبارەت بە بابەتێکەمانەوەیان بەیانی قسە بکەین ئەویش ئەوەیە کە ڕەنگە بەروارە جوانەکان ببنە کێشە بۆ ژیانی هەندێک کەس. ئەویش ئەوەیە کە دایکان و باوکانێک کە دەبینن کاتی لە دایکبوونی منداڵەکان نزیکە لە بەروارێکی جوان ئەگەر کاتی لە دایکبوونی نەبێت ئەوە دەچن نەشتەرگەری و سزاریان دەکەن بۆ دایکەکە لەبەرکە منداڵەکەی لەو بەروارە جوانە لە دایک ببێت. دروستە بەروارەکە جوانە بەڵام ڕەنگە بۆ هەموو ژیانی ئەو منداڵە پڕ بێت لە ناخۆشی و پڕ بێت لەوەی کە تووشی کێشە و گرفت ببێت. ڕەنگە دایک و باوکەکە وا بزانن کە ئەمە شتێکی کارێکی باشیان لە حەقی مناڵەکان کردووە بەڵام نازانن لەلایەکی ترەوە گەورەترین شت کە ناحەقی بووە بەرامبەر بە مناڵەکان کردوانەوەیە کە تەندروستی مناڵەکان خسۆتە مەترسیەوە. بۆ ئەمانوێت کاریگەریە نەریەکانی نەشتەرگەری لە دایکبوونی پێشوەختە باز بکەین لەگەڵ دکتۆر ئالان عەبدولخالق کە بەیانیە میوانی ئێمە. بەخێر هاتی دکتۆر. خۆش بیت، سپاس دەکەم. دکتۆر بەڕێستان پزیشکی پسپۆڕی ڕاوێژکاری نەخۆشەکانی ئافرەت و منداڵ بوونن. بەڵێ. ئێوە تاریخە جوانەکان یاخود بەروارە جوانەکان تووشی کێشەتان نەکات. ئێوە ڕەنگە ڕازی نەبن لەسەر ئەوە بەڵام هەندێک دایک و باوکەیە لە نەخۆشخانە حکوومیەکان کە ئەزانن بۆ نمونە ئەمڕۆ یا 2/2/2022 کە چەند ڕۆژێ لەمە پێش بۆ چەند هەفتەیە لەمە پێش بۆ ئەمڕۆ 22/2/2022 ئەم بەروارە جوانانە خەڵک دێ بۆ لاتان داواکات کە پریتی تێرم بۆ منداڵەکەیان بکەن بەڵام ئەمە تووشی کێشەی گەورەیانەکات و ئێوەش تووشی کێشەی گەوراکات. جارێ با بزانین پرێتی تێرم خۆی چییە؟ ئایا مەترسەکانی چین و چین ناو بابەتەکە؟ بەخۆی پێشەوەی دەست پێ بکەین ئەبێ بزانی دەمەنی کۆرپەلە ناو زگیداکی تقریبان 40 هەتا 42 هەفتەیە. منداڵ لە ناو زگیداکی لە 37 هەفتە پێڕادەگا ئەمە پێڵێن ترم پرگنەسیانی گەیشتیە بەڵام گەیشتنەکەی زۆر باش نییە وەکو بڵێن 38-39 هەفتە. ئەو کێشانە کە دروست دەبیتن لە منداڵ ئەگەر لە 37 هەفتە بیتن یان 37 هەفتە کەمتر بی ئەویش کێشەی هەناسەیە لاینی کاتیش کێشەی ئیلتیهاباتە ئەمە پێ دەڵێن سەپسس. بەو دوو شتە منداڵ زۆربەی منداڵەکان دەمرن. ئەوە طبعاً کاتی ئەو دەمی تووشی منداڵەکە تووشی ئەو دوو مزاعفاتانە دەبیتن. واتە هەر دوو مزاعفاتەمان هەیە؟ ئەو کاتی ئەگەر منداڵ لەو دوو مزاعفاتانێ تێپەڕ بوو بابلین پاش وەخت طبعاً ئەگەر هاتوو پریتەرم بیانی با بڵێن پریماچور بیانیش نەگەیشت بی ئەو منداڵە ئەکیت مێشکی وەکو ئیژناکە وەکو یەکێکی ترکە منداڵەکە پاش 37 هەفتە دەرچووە کە تێرم بووە کە هەموو شتی تەواو بووە. زۆر شتی تر هەیە تەسیر لە ژێر شتی تریشەکە مەسەلەن لە چاو زەعیف بوون ئەو منداڵە احتیمالە سبەینێ لە مەکتەب ئایکیۆکەی زەکای ینی زیرەکاتی وەکو منداڵێکی تر نابیتن لەسەر حرەکەتی لەسەر ئەوەی ئەمە زۆر کەس دەبینین منداڵ زۆر حرەکەتی زۆرە ئەمە پێڵێن ADHD کە زۆر حرەکەت و زۆر ئەوەی دەکە ئەوانە زۆربەی کە منداڵەکان زووتر دەرچوینە تووشی ئەو نەوع کێشەی دەبن. بەڕاستی ینی وەکو بڵێ زۆر تەبیعی نابن. وەکو منداڵێکی ئاسایی هەموو چالاکیەکان ئەش پێت بڵین هەیە و ئاسایی بووە و چالاکێکی و هەموو مناڵێکی ترە یاخود ئەوانەی کە پریتەرمین یاخود پێشوەختە لە دایکە بن هەر بێگومانە بێ کێشێکیان هەبێت. زۆربەیان کێشەیان دەبیتن لە بە هەندێش لە هەموو دنیاە ئەگەر هاتوو
پێویستی بە نەشتەرگەری نەبیتن ئەو کات با بڵێن لەسەر سەلامەتی داکیان کۆرپەلا نابێ ئەو کۆرپلێ لە زگی داک دەربچی یان بە نەشتەرگەری بی ئەگەر بە ڕێگایەکی تربیتن. ئەوە شتێکە هەمومان متتەفەقین لەسەری. پێشی 37 هەفتە ئەوە منداڵ لە بۆی هەیە تووشی کێشەیەک بی لە پاشوەخت. باشە دکتۆر ئەمە ڕەنگە لە وڵاتانی ئەوروپی بەکەڵک بێت چونکە ئایدینامبەرێکیانی هەیە کە دەتوانن بۆ داتاکانیان ئەمە ئەم بەروارە جوان بێت بەڵام لێرە ئەتوانین بڵین ئەمە خۆ چەنەڵە بەڕاستیەکەی بڵێن ئەمە خۆ ژمارە مۆبایل نییە تاوەکو بڵێن جوانە دوای ئەیفرۆشیتەوە سوودێکی لە یان خەڵک بڵێت ئەمە چ ژمارێکی جوانی هەیە تۆ پەیوەندی بە خەڵکە بکە من ڕەنگە لە ساڵەکە یەک جار بۆ دوو جار بەرواری لە دایکبوونت لە شوێنان بپرسرێتەوە جگەلەوەی کە ساڕۆژی لە دایکبوونەکەی کە یادیە کاتەوە بۆچی هیچ لژنەکان ئەو لژنانی کە پێک دێ لە نەخۆشخانە حکوومیەکان ئەوە جەخت ناخانەوە سەر ئەوەی کە نەهێڵن ئەو دایکانی کە 37 هەفتەکەی خۆیان تێپەڕ نەکردووە منداڵەکان لە دایک بێت بەخۆی لیژنە هەیە لیژنە لە خەستەخانە حکوومیەکان هەیە ئەو شتەش زۆر بە باشی دەیکەین ئەمە بەڕاستی بەڵام ئەوە ڕێگر نابی لە بۆ ئافرەتێک کە نەشتەرگەرێکێنەکە ئەگە هاتوو ئەمە ڕازی نەبووین بە نەشتەرگەرێکی ئەتوانی بچیتە خەستەخانە ناحکوومیەکان لەوێن دەر زۆر بە ئاسانی بیکاتن واتە ئێستا ئێوە نەخۆشخانە ناحکوومیەکانن کە ئەتوانین بڵین ئەمەیان پۆستۆتۆ کە لیژنە ناهێڵێت ئەوان زۆر بە ئاسانی قوبوڵ دەکەن کاتە ئەبێ لەوێش چاودێری و با بڵێن ڕێکار هەبێت کە ئەو بگیرێتە بەر باشە بابینە سەر و مناڵانەی کە ئێستا تازە لە دایک بوون تازە و بڕوارە چەنەڵێ بۆ دایک و باوکەکە جوانە بەس بۆ ئەوان شومە لەو بڕوارە شومە لە دایک بوون بەڵام ئێستا تووشی گرفتی تەندروستی بوونە ئەمانە بەچی بزانرێت کە ئەو گرفتە تەندروستیان پێویستەکات ساڵانە سەردانی ئایا نەخۆشی درێژخانیان بۆ دروستەکات ئایا ئەو چارەسەر ئەکرێن ئەو نەخۆشیانە یاخود ئەتوانین بڵێم تەمەنێکی هەیە دوای ئەوە چاگە بێتەوە طبعاً هەندێکیان هەیە ئەوە پاش ئەوەی منداڵ کە لە دایک بوو ئێمە کە پسپۆڕی ئافرەتان ئاگامان لە منداڵ نابێ ئەوەندا ئەوانەی کە پسپۆڕی منداڵان ئەوان سەرپشتی ئەو ئیشە دەکەن بەڵام ئەمەش ئاگامان لێ دەبی لەبەر ئەوەی دەمانەوێت بزانین ئەوانەی کە بووینە پێشی 37 هەفتەکە با بڵێن ئەو منداڵان نەگەینە چیان لێ هاتووە چیان بەسە هاتووە زۆربەی جار جێمان لەو ئافرەتەی دەبی کە مەتەن با بڵێن پێشترێ منداڵی بووە پێشی 37 هەفتە ئەوجا ئێستاش کێشەکانی چییە؟ کێشەکان زۆربەی دەمینێتە سەر ئاکی ینی زەکایی ئەو منداڵی پاشوەخت لەگە چاو ئەو دوو ئەوانە دەمینێت لەگە منداڵ ینی هەتاکو تا باشە دکتۆر ئەوەندە زانستی پزیشکی پێشکەوتووە کە لە دوای 37 هەفتەکە لە 38 هێشتا تەواوی نەکردووە سۆنەرێکی ئەوەنە پێشکەوتوو هەبێت کە ڕەنگە ئەو شتانە دەربخات کە بزانی کە مەترسی لەسەر منداڵەکەیە ئەی ئەو سۆنەرە ملەوەنەی کە ئێستا هەیە چ فەرقێکی هەیە لەگەڵ سۆنەرە ئاسایەکەی دیکە سۆنەری ملەوەن یەک باشی هەیە کە ئەمە ئیسفادەی لەکەین ئەویش تەماشای کۆرپەلەی بکەین لە دەورا پشتی کۆرپەلەی نەک ناو با بڵێن تەماشای دەموچاویەکەین تەماشای لێوی بکەین تەماشای دەستەکانی بکەین بزانی چەند پەنجەی تێدایە تەماشای پێی بکەین ئەگەر هاتوو تەشەوەچ لێبێ ئەوەی هەبێ ئەوانەیە ماداوی ینی سۆنەری ملەوەن هیچ ئەوە نییە زۆر مهم نییە هەتا بە ڕەش و سپیەکەش ئەتوانین تەماشا ئەو شتانانە بکەین ئەتوانین بڵێن تیجاریە زیاتر هیچ فەرقێکی لەگەڵی نییە بڵێ ئەتوانین بڵێن ئەگەر لە سەداسەد دەتوانین بڵێن سەدا 50 تیجاریە لە بۆ زۆربەی کەس کە دێدەیکە ها ئەگە هاتوو لە ڕەش و سپیەکەی تو شەکێکت هەبوو کە ئەو منداڵە تەواو نییە ئەتوانی بۆی بیکەی بەخۆی لە خارجیانی لە ئەوروپاش جارێک ئەبێ سۆنەری ملەوەن لە بهۆر منداڵێک بیکێ ئەوە طبعاً لە بۆ ئافرەتەکەش کە دەیبینی هەندێک دڵی ڕەحەت دەبی ئەوە دەبی ینی بەس ئەوە نییە کە ئەمە تەماشای خوڵقی ئەو منداڵەیەکێن بزانین تاوایان تاوانە
ئافرەت کەیفی دێ بەو شتانە بزانە پێش بزەبت منداڵەکەی دەبینی جوان دەیبینی کە لەزگیتی و باشە دکتۆر ئێمە بەسی ئەو لە دایکبوونەمان کرد کە بەویستی خودی دایک مناڵەکە پێشوەختە دایکە بێ بەڵام لە دایکبوونێکی دیکەشەیە کە بەویستی دایک نییە چونکە کیسەی با بڵێن ئاوی منداڵەکە جاری وایە ئەتەقێت و ئێوە مەجبورە بن بە حاڵتێکی ئەمەرجنسی خێرا سزاریانی بۆ بکەن. لەم حاڵەتانەشە هەمان کێشەکە تووشی منداڵێک لە دایگە بێت کە زوو پێشوەخت دروست بۆ ئەویش بە هەمان شێوەیە بە هەمان شێوەیە فەرق ناکاتن ئەگەر هاتوو ئەو منداڵە بە نەشتەرگەری هاتە دەرێ لە حاڵەتێکی زرورەت یان زرورەت نەبێ هەمان کێشەیە. هۆکارەکان چین کە دایکێک پێشوەختە منداڵێ بێ بەبێ ئەوەی کە خۆی دەستی تیا هەبێ ئەو هۆکارانە چین؟ هۆکاری زۆرە یەک لەوانە مەسەڵەن ئەگە هاتوو سەراوی تەقی یانیش ئەگە هاتوو منداڵەکە لە ناوزگی ئافرەت با بڵێن کێشی بەرز نابتەوە یان ئەوەیە خینی بۆ ناچیان ئەوەیە نەخۆشیێکی تری هەیە با بڵێن تەسیر لەسەر منداڵەکە ئەکە زۆر نەخۆشی هەیە تەسیر لەسەر منداڵەکە بەس ئەوانەی کە زۆربەی کە ئەمە دەیبینین ئەویش فشاری خین ئەگە هاتوو فشاری خین هەڵبستیت کە پێڵێن زەختی ئافرەت زۆر هەڵبستیەوە تەسیر لەسەر منداڵەکەکە و کێشەی لە بۆ دروست دەکات کێشەکانی شێوەیە کێشی منداڵەکە بەرز نابتەوە خینی بۆ ناچیتن احتیمال هەیە ئەو خین زۆر کەم بچی تەسیر لە مێشکی بکە لە مێشکی منداڵەکەی بکە لە کلیەکانی بکە لە ئەوەکانی بکە لە بە هەندێک دەبی بە نەشتەرگەری دەریبینین و بە زووترین کات. باشە دکتۆر ئەمە پێشوەختە لە دایکبوون لە 42 هەفتە تێپەڕبوونیشمان هەیە ئەو حاڵەتە نادرە یاکووەکو پێشوەختەکە ئەویش شتێکە زۆر جار ڕوو ئەدات و نیشانەکانی ئەوەی دیکە چین مەترسیەکانی منداڵی کرد لە 42 هەفتە زیاتر لە سکی دایک ئەمێنێتەوە و بازای ئاخیر حەدی ئەدنای چییە کە منداڵەکە لە سکی دایک ئەتوانێت بمێنێتەوە تا بێت پێشوەخت هەتاکو 42 هەفتە ئەتوانی دەیتوانی منداڵ لە ناوزگی دایک بمێنێ ئێستاش ئەتوانی هەتاکو 42 هەفتە بمێنێ بەڵام لە هەموو ئافرەتێک نا دەبی وەکو بڵێ متابعەیەکی زۆر دقیق بکرێتن لەو ئافرەتانەی کە پێی ئەڵێ ئەمن دەمەوێت بە شێوەیەکی سروشتی منداڵم بیتن و لە 41 هەفتەیە و دەڵێ ئەبێ بە سروشتی بی ئەتوانی هەفتەیەکیش لە گەریبی بەڵام دەبی زۆر شتێت تەماشا بکەیت لەو هەفتەیە مەسەلەن دووسێ ڕۆژ جارێک تەماشای ئایا منداڵەکە بکەیت بزانێ خوێن لە بۆ منداڵەکە ئەچیتن CTG هەیە کە ئەمە پێ دەڵێن وەکو تەختیتی قەلبی منداڵ پێڵێن ئەدیبی ئەوی لە بۆ بکەیت دووسێ ڕۆژ جارێک ئەوانە هەموو تەبیعیبی ئەوجا بەو ئەوانە ئەتوانی ئاساییە بمێنێتەوە بەڵام ئەوە زۆر کەمە یعنی ئەگە لێرەبی ئەگە لە خارزبی زۆر کەمە بەڵام ئێستا گایدلاینی دنیای ئەڵێتن هەتاکو 41 هەفتە بمینێ باش 41 هەفتە ئەبێ ئەو منداڵە دەربچی ئایا بە سروشتی بی یانیش بە هەفتەیە باشە ئەگەر لە حساباتە هەڵی کردبوو با بڵێ تایمی پێریۆدیەکەی لێ تێکچوو هەندێک دایکێت تووشێ و سترێسا بێت کە من 42 سەر ڕەنگە دایکانێکی دوگیانە بن گوێگری ئێمە بن بترسێت چونکە ئەو با بڵێ تایمی پێریۆدیەکەی لەو سەرەوە بە هەڵە وەرگرتووە ئێستا لە ناو 41 هەفتەیە و تێپەڕ چەند ڕۆژێکی لە 41 هەفتە تێپەڕ کردو ئایا ئەوە پەیوەندی بەوە هەیە یاخود ئەبێت لە 42 هەفتە ئاساییە بچێتە ناو 42 هەفتە و چەند ڕۆژێک شتی وا ڕوو ئەدات بەخۆی ئەو هەڵەیە زۆر کەم ڕۆدا ئێستا لەبەر ئەوەی زۆربەی ئافرەتەکان سۆنەر و شتیواکانە ئێمە با بڵێن ئاخیری عادە با بڵێن دەورەی وەرناگرین وەکو بڵێ ئەوەک بۆ ئەوەی وەکو مقیاسێک بێ بۆ ئەوەی تەمەنی کۆرپەلە دابین بکەین لە زیجیداچی بە سۆنەر دەیکەین لەو سۆرانە مەسەلەن سۆنەری 13 هەفتە یانیش سۆنەری هەفتە هەتاکو 20 هەفتە ئەو دوونەوە سۆنەرە زۆر مهمە لە بۆمان هەبێت تاکو تەمەنی کۆرپەلە دابین بکەینە ناو زیجیداچی ئەگە ئەو دوانەی هەبێ زۆر ئاسانە بەڵام ئەگەر ئەوانەی نەبێت طبعاً ئەمە بەسەر بە دوو ئەوەی ئاخر عادەکەی دەچین ئەوەش زۆر کەمە ئێستا وەکو پێشان نمایە ئالەمەکی زۆر
هەتا لە گوندیش بی دێ سۆنەری دەکا ینی وایە. بەخۆی حەز دەکا ئافرەت لە سۆنەر هەتا زۆربەی جار ئەمە داوا ناکەین بەخۆی دێ دەڵێ مادەم وایە داوایەکە. بابزانین مەترسی هەیە ئەگەر هەندێک دایک هەیە کە دووگیانن زۆر جار پێیان ئەڵێن دەوروبەرەکە پێڵێم سۆنەر مەکە باش نییە ئەو تیشکە بۆ منداڵەکە باش نییە ئایا هیچ سۆنەر ئەتوانین بڵین زەرەر و زیان ئەگەێنێ بە کۆرپەلا گەر زۆر ئەنجام بدرێت؟ سۆنەر تیشک نییە سۆنەر وەکو بڵێ دەنگە دەنگێکی بەرزە کە ئەمە جێمان لێ نابیتن. مەبەستم بە هەموو ڕۆیەکەوە هیچ ئازارێکی نییە هیچ زەرەرێکی نییە حەز دەکەی ڕۆژێ دەجار سۆنەر بکە بەڵام شتێک هەیە لە سۆنەر پێ ئەڵێن دۆبلەر باشە ئەو دۆبلەرە هەندێک زەرەری هەیە ئەگە هاتوو با بڵێن فەحسی دۆبلەر با بڵێن ئەو دکتۆرە دۆبلەری بەکارهێنا لە ماوەی 10 دقا تاکو نیر سەعات چونکو ئەو دۆبلەرە وەکو بڵێ گەرم دەکا ئەو شوێنێکە لێی تەرکیز دەکا ئەو گەرمایەتە احتیمالە تەسیر لە منداڵ بکاتن. باشە دکتۆر هیچ کێشەیەکی نییە دایکێک ناوەی مناڵەکەی پێشوەختە ناوەڕێ هەفتەکەی تێپەڕی کردووە بەڵام حەز ناکات بە سروشتی منداڵی ببێت لە بەرەوەی کە تێک نەچێت لە بەرەوەی کە ئازار نەبینێت داواکات بە سزاریان منداڵی بێت بۆ نمونە ئەو لیژنانی کە ئێوە پێکی ئەهێنن لەسەر ئەوە ڕەزامەندی دەرەبڕن یاخود بۆی نییە. ئەگەر هاتوو پێویستی پێنەبی ڕەزامەندی نادەین بە هیچ نەوەیەک. بەڵێ باشە زۆر سپاس دەکەین دکتۆر ئالان عەبدولخالق پزیشکی پسپۆڕی ڕاوێژکاری نەخۆشیەکانی ئافرەتان و منداڵانە بەیانێ لەگەڵ مامون بۆ هیواییکە لە ژێردەستیەوە هەمیشە ئەو منداڵانە بێنە بەردەستانەوەی لە ژێردەستان لەدایک بن کە منداڵێکی تەندروستن. ئینشاءڵڵا زۆر سپاس. یەکێک لەو بابەتانەی کە هەر لەناو بابەتی پێشووترە ئەمانتوانی جێگەشی بکەین و لەباری قسە بکەین بەڵام ئێستاش ئەتوانین لەبارەوەی قسە بکەین ئەوش ئەوەیە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر کاریگەریان هەیە ڕەنگە لە دایکبوونی منداڵێکیش کە ئێستا باسمان کرد کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت کە یەکێک لە دایکبوونەکەی خۆی دانێت لە بەروارێکی زۆر جوان دەمانێت بزانین کاریگەریەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر کاڵکردنەوەی واتای ڕاستەقینەی ژیان چییە؟ نان خواردنی دەرەوە بۆتە نمایشکردن خۆشیەکانمان بۆتە نمایشکردن تەنانەت ئەگەر بچووکترین شت لە ماڵی ئێمە ڕوو ئەدات ئەبێ خەڵکێکی دیکە لەگەڵمان بێت خۆشی نێوان ژن و مێرد دوای لێ هاتۆ بۆتە نمایشکردن سیارە کڕین ماڵ کڕین هەمووی وای لێ هاتووە کە تاکەکان هەنگاوێک دەنێن ئەوە یەکسەر وێنەیەکی دەگرن و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دایەنێن واگەر بڵاوی نەکەنەوە وازانن چێژیان لەو خۆشیە وەرنەگرتووە لە ڕێگەی ئەم پاکێجەوە لە بەشێک لە هاوڵاتیانمان پرسیوە تۆڕە کۆمەڵایەتیەکان چۆن بەکارەهێنن ئایا چۆن یاخود ئایا چێژی ڕاستەقینە لەوەدایە هەنگاوەکانی ژیانە لەگەڵ خەڵکیدا بەش بکەیت ئایا بەڕاستی ئەو بۆتە نەخۆشیێکی دەرونی زۆرێکیش لە هاوڵاتیان بە باسی ئەویان کردووە کە لە شتەکانی ڕۆژانیان حەزەکەن بڵاوی بکەنەوە ئەوەی کە ئەنجامی ئەدەن و تۆڕە کۆمەڵایەتیەکان بە یاخود بە دیاردەیەکی ناسروشتی لە قەڵم دەدەن کە هەندێکشان حەز ناکەن کە ئەوەی کە هەیەە خەڵکی دیکە بیزانن با پێکەوە بینەربین. تۆ زیاتر سۆشال میدیا چۆن بەکارێنیت؟ وڵایی بۆ حەز زیاتر حەزەیتر هەرەوەیە ئەو شتانەی تایە بڵاوەکەی تۆ زیاتر چین؟ وڵای زیاتر شتی شخصیە ڕسمی خۆتە ئیتر هەروانەیە تۆکو گەنجێک کە شتێک لە ڕۆژانە تا ڕووبات ئەیخیتە ناو سۆشال میدیاوە من وەکو شخصی خۆم نەخێر بەڵام خەڵکێ زۆرێ ینی بەو شێوەیەن ینی لە هەرکیوە بن بڕۆنە هەر شوێنێک تەسویریەکەن و تەسویری خواردن و ئەو شتانە ئەوت پێ چۆنە؟ وڵای من پێم باش نییە لە ڕووی خۆمەوە ئەوم پێ باش نییە لەبەرەوەی چەند کەسێکەیە بۆ نمونە ڕسمی خواردن و شتانە بڵاوکاتەوە و هەنێ هەیە برسیە ئەو شتانە ئەبینێت ینی پێ مرتاح نیم یانی ئەو شتانە پێدوانی ئەوە شتێکی زۆر تایبەتی ژیانمانە و پێویست ناکە لە ناو سۆشال میدیا داینەی بڵێ پێم وایە ئەرەوەڵا سوشال میدیاش وەکو شانێ وایە یاخود وەکو سینەماگ وایە ئەو جمهورەی ئەو بینەرەی کە ئەڕمانە بۆ ئەو شانۆیە و سینەمایە کێتە دەرەوە هەچ کە سەر ڕابۆچونێکی هەیە بەرامبەر بۆ فیلمیان بەر بوو شانۆیە
سوشل میدیاش خەڵک ئازاد دەچی ئەنووسێت بەڵام بە بۆچوونی من بەڕای من کە تۆ شتێ بنووسە خزمەت بە مرۆڤاتیکە خزمەت بە جوانی ئیسروشکە خزمەت بە جوانی وڵاتکە خزمەت بە جوانی مرۆڤەکان کە لەسەر بووی ڕووی زەوی خەڵک ئازاد دەچێت نووسی بنووسێت بەڵام گرنگەوەیە تەشیر نکات گرنگەوەیە هەزی کەس نەڕووشێنێت گرنگەوەیە هێژ نکات دەسە بیر و باوەڕ و بچوونەکانی خەڵک بەشداربووی فەیسبووکم بەشێکی زۆر لە بەشداربووەکان بەشێک لەو شتانە کە پۆستی ئەەکەن یان قسەی لەسەرەکەن یان بڵاویان ئەەکەنەوە یعنی شتی زۆر تاکە کەسین و هیچ بایەخێکی بۆ هاوڕێکەی بۆ فرێندەکەی بۆ ئەو خەڵکانە نییە کە بینەری پۆستەکانی ئەو بابەتەکانی ئەون حتا هەندێک جار لە لایفەکانیش ئێمە ئەوە بینین کە خەڵکانێک لایفەکەنەوە هیچ قسەیەک یان گوتارێک یان بابەتێک یان ڕخنەیەک سەرنجێک هیچ ئیزافەیەکیان نییە بۆ هاوڕێکانیان بۆ بەشداربووەکانیان کە ئەوان پیشانی بن بەداخەوە کە بە باوەڕی منە وایە ئێمە باشتر فەیسبوک بەکاربێنین باشتر تۆڕ کۆمەڵاتەکان بەکاربێنین و ئەو بابەتانە بڵاو بکەینەوە کە زۆر کەسینین بەڵکو گشتین و بەشداربووەکانیش سوودێکی لێ ببینن و بۆیان گرنگ بێت لە زاویەکانەوە پەیوەندی بەوانەوە هەبێت گرنگیەکی بۆ ئەوانتیابێت تاوەی کە ئەوانیش کاتێن ببینینی ئەم بابەتە ڤیددیویەکە فۆتۆیەکە نووسینێکە ڕووداوێکە چالاکیەکە کە ئەو کردوێتی وابێت کە بۆ نمونە کە من پۆستێکم تۆ سوودێکی لێ ببینی ئەوی بینەر قازانجێکی لێ بکە یان دڵخۆشی بکات یان بابەتەکە گرنگیەکی بۆی هەبێت من مۆدلێکی تازەیە لە ژیانکردن ینی ڕای من بە تایبەتی هەندێک لەو پلتفۆرمانەی کە زۆر زۆر شخصین ڕۆژانە تۆ ژیانی خۆتی تیا شێرەکەیت من پێم وایە ئەمە مۆدلێکی تازەیە لە ژیانکردن کە مۆدلێکی تازی دروست کردووە بۆ هەموو تاکێک کە چۆن ژیان بکە کە بەڕای من زەرور نییە چونکە زۆر جار تۆ ئاگات لە بەهاکانی ژیان نامێنێت لەو ڕێکەوە چێژ لەو ساتانە وەرناگری کە خۆت یایدای ناچار با بڵێن کاتەکانی خۆت بۆ سەرفەکەی کە چۆن پۆستێک بکەی لە ناو ئەو پلتفۆرمانە بە کۆی گشتی. ئێستامان هەیە واتساپمان هەیە تەلەگراممان هەیە هەرە وەڵامانمە ئێرانی من خەڵکی ڕۆژەڵاتم سنە ئەو شتانی کە بڵاوەکەیتەوە چین زیاتر وەڵا ئەوانەی کە شتکە باکە ئەینێرن بۆ ماچگەلێکەوە خەبەرێکی خۆش بێ ئەینێرین بۆ خزم و بۆ ئەم و بۆ ئەو خەبەرایلیکیش واکەی تۆزیە ناخۆشە نەوەڵای بۆ هیچکێ نانێرین یاڵێن بیاڵیکات لەسەر مۆبایلەکە بێ خۆمان سێریکیەکەین و لایە. ڕابۆچوونی بەشێک لە خەڵکمان بینی ئەو بەشەیش کە ئێستا بینەری ئێمن دەمانوێت لە پسپۆڕێکی شارەزا سەبارەت بەم بابەتە قسە بکەین لەگەڵیا کە سعید حەمەدەمینە توێژەری کۆمەڵاتیان بەیانیە میوانی ئێمەیە بۆ ئەم بابەتەی کە هیچ کات ڕەنگە بڵێم کۆتایینێت بە بەردەوام هەر قسەی لەسەر بکەین کاک سعید هەر کۆتایی نایێت لەبەرەوەی کە ئێستا وامان لێ هاتووە وەک باسمان کرد ژیان خۆی بۆ خۆی نمایشکردنێکە هەمومان هاتوونێتە سەر ستەیجێک کە نمایشەکەکەین و ئەڕۆی بەڵام کێ بە جوانترین شێوە نمایشەکات و ئەو نمایشەی کەیکا چەندە سوودی بۆ خۆی و چەندێ بۆ بەرامبەرەکەی تۆڕە کۆمەڵاتیەکان ئێستا هاتن ڕەنگە ئەو نمایشکردنیان سەریان لێ شێوان نازانین کێ ئەکتەری دروست و ڕاستەقینەیە کە ئەبێ ئەم ڕۆڵە بگەڕێ و کێوانیە بۆیە بابزانین تا چەندێک ئێمە فەرهەنگی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکانمان هەیە و چۆن کۆمەلگای کوردی ئەو نمایشکردن ئاکات. بەڵێ بەگشتی مرۆڤ وەک باسمان کرد لەناو سروشتێکی خۆ نمایشکردنە مرۆڤ هەموو ئەوەی کە وەریەگرێت بۆیە دوای جار بیداتەوە مرۆڤ لە هەمان کاتە کارتێکراوە و ئەو باورن بارودۆخۆ بۆ عادە دەرونیی کە هەیەی لە کاردانەوە ئیداتەوە خەڵک ئیداتەوە خێزانە ئیداتەوە دەوروبەر ئیداتەوە ئەمانە هەر لە سەرەتای ژیانی مرۆڤ لە سەرەتای ژیانیەوە تاوەکو ئێستاش لە هەنگاوی بەردەوامدایە بۆ دۆزینەوەی میکانیزم و وەسائلی باشتر و کاریگەرتر بۆی ئەو نمایشە باشتر بکات و ئەو نمایشە بگەینتە زۆرترین خەڵکی دیکە تۆڕە کۆمەڵایەتەکانیش یەک لەو سەکۆیانە بوون لەو شوێنە بوو کە مرۆڤی
ینی کۆمەڵایەتی بوونی مرۆڤی و تێکەڵاوبوونی یان ئەتوانین بڵین تێکەڵاوبوونی مرۆڤی زیاتر کرد و بردیە قۆناغێکی دیکەش بەمانایەکی دیکە ڕاستە پەیوەندێکە لە پەیوەندی کە ڕاستە و خۆی بینی دوو کەس لە هاوڕێتیەکی ینی ڕاستە و خۆ کردی هاوڕێتێکی مەجازی لە ڕێی شاشەکانەوە لە ڕێی پرۆدەکت و ئایپاد و نازام مۆبایلەکانەوە لە ڕێ پیسەکانەوە پەیوەندیەکەن بەڵام بە شێوازێکی گشتی ئەوەش هەر جۆرێکی دیکەی پەیوەندی و تۆڕێکی دیکەی کۆمەڵایەتە ڕایەڵەیەکی دیکەی بۆ پێکەوە بەسن ئێمە عادەتەن لە کوردستان وەک هەندێک مناقەشەیەکی کورتمان کرد وەکو کللتورێکی کراوەیە و بە حکمیەوەش کە دنیاش زۆر کراوەیە ئەو پرۆسی بەجیهانی بوون و گلۆباڵیزیشنە کللتورەکان لێک نێزیکەن دیزاینەرەکان زۆر ئاسانترە توان دیزاینەکانی خۆیانمان پیشاندن و ئێمەش وەرگرێکی باشین وەکو ڕواڵەت و بەگشتی ئێمە زۆر جار وەرگرێکی باشین بەکارهێنەرێکی باشین وەک بڵێ سیر کە من ئەمە یەکشت بڵێم ئێمە ئەو هەموو پرۆدەکتێک هەموو بەرهەمێک کە دێت ئێمە وەری ئەگرین بەڵام گرنگەکەی ئەوەیە چۆنیەتی بەکارهێنانەکەی بزانین ئێمە ئەبینی لە بینایەت لە ڕووکەش لە سیارە لە هەموو ئەوشتانە نوێترین پرۆدەکتی دنیا بەرهەمێنراوی دنیا دێتە ناو ئێمە بەڵام چۆنیەتی مامەڵەکردن و بەکارهێنانی هێشتا ئێمە لە سەرەتاین یان دەتوان بڵین ناتوانین وەکو خۆی ئەو خزمەتەی پێ بکەین کە ئەتوانێت بکرێت بۆیە تۆڕە کۆمەڵایەتیەکان بوونیان زۆر زۆر گرنگە بەڵام چۆنیەتی بەکارهێنانیشی گرنگترە باشە لەم نمایشکردنەیە کە ئێمە ئێستا نمایشی تیا ئەکەین ئێوە وەکو توێژەرکی کۆمەڵایەتی هەست بەوە ناکەن کە ئێمە خەڵک لە بری ئێمە بیرەکاتەوە ئەوەی کە تۆڕی کۆمەڵایەتی بەکارهێنێت ئەتوانین ئەوەی وای ناو بنین ئەمەی کە ئەیبینین ئەم تەسەفحکردن ئەم لاپەڕە لەیانە سیرکردنە تەنیا چۆن بنێژجوینێکی فایدەیەکی نێمەعیدەتر ناکە بنێژجوینی چاوە هیچ سوودێکی هەموو بیرۆکەی خەڵکە هێتە ناو بیری ئێمەوە لە بری ئێمە بیرەکاتەوە ڕەنگە من پلانم نەبێت خانوویەک بەو شکڵە دروستکەم بەڵام ئەمەی کە ئەیبینم ئەبێتە پلانێک بووم ئەزانی تۆ پرسیاری زۆر فکریەکەی مەبەستم لێرە چییە ینی مرۆڤ خۆی کار دروست بووە لەگەڕەوەی خەلاقە ینی خۆشی بەرهەمهێنەرە و داهێنەرە و بەهێزە مرۆڤ مەخلوقێکی کاینێکی بەهێزە بەڵام کۆمەڵێک ینی دەلاقەی هەن ئەتوانی ینی کاریگەریان تێ بکەی عادەتەن ئەو کەسانەی کە تەکنیکی باشتریان پێ ئەو کەسانەی کە هەندێک جار فرت و فێڵی باشتریان پێەیە ئەتوان خۆیان بخزێنە ناو بیرکردنەوەکان ئێمە ناو ڕواڵەتی ئێمە ناو شێوازی ژیانکردنی ئێمە من مەبەستێت تا چەندە دروستە ئەمە باشە خراپەکە ئاوها تۆی دەستخۆنیە مارک زوکربەرگ کە دێ فەیسبوک دروستەگە تۆ ناتوانانی بەکارێنی تەنانەت بۆن منە ئەگەر ئێمە وا قرار بین سیاسەکان لە نخبەیەکی بەرزن وانە لە تێگەیشتن و چی و چی نازانم تویتر بامان شێوە ئەوانیشی خزاندوتەوە لەوێ ئێوان ینی ئەوەی یەکترەکەن بەڵام ئەمە پێویستەکە کە هەموو شتێک بخەینە ناو ئەو فەیسبوک و ئەو تۆڕە کۆمەڵاتیان ئەیتر هیچ شتێکی تایبەتمەندێک نەمێنێت سەفرەیەکە خۆشەویستیەکە ئەڵقە گۆڕینەوەی دوو خۆشەویستە هەر شتێکە پێدانی گوڵێکە ئەهێنەی خەیتە بەردەمی خەڵک ئەو شەفافبوونەوە ئەو ڕوونبوونەوە و نهێشتنەوەی هیچ تایبەتمەندێک لە ڕاستیدا چێژەکانیشی کورت ماوە کردووە ئەزانی ینی پێشتر ئێمە لە ڕووداوێک حەدەسێک کە ڕووی ئەدا بۆ ساڵان کاریگەری لەسەر ئێمە بوو بەس ئێستا ئەوەندە ڕووداو لە دوای یەکدێ ئەوەندە ئێمە بووین بە کەرەستەیەکی یان گەمەکەرێکی نێو ڕووداوەکان نازانم من تا ئێستاژ من نازانم ئایا ئێمەین ڕووداوەکان بەڕێیەکەین یان ڕووداوەکان نێمە بەڕێیەکەن لە ڕاستی ئەمەش هەمووی ئەگەڕێتەوە بۆەوەی کە ئێمە زۆر زۆر لە ناو خەڵکین ئێمە لە ناو هەموو خەڵکین مەبەستم لە فیزیکی نییە وەکو جەستەی بەڵێ لە ڕێی تۆڕەکانەوە لە ڕێی هەواڵەکانەوە لە ڕێی وەسایلەکانی گەیاندنی زانیاری ئێمە لە ناو هەموو خەڵکین تەنها لە ناو خۆمان نین من شتێکی هاوڕیان وتیان شتێکی کە باسەکەیش بابەتی ڕواڵەتە ینی ڕواڵەت خۆی مرۆڤ چەند بۆعدێکی گرنگی هەیە من هەر باسی دوالیزمی دەرێ و ژوورێ ناکەم من باسی کۆمەڵێک بۆعدەکەم مرۆڤ بۆعدێکی ڕووکەشی هەیە کە زۆر زۆر گرنگە زۆر گرنگە پێویستە احتیمامی پێ بدەیت پاراستنی وەکولانی تەندروستەکەی پاکوخاوێنی ڕێک و جوان پیشاندانی و چۆنیەتی باڵێن کرانەوە لەگە خەڵک ئەموو لە ڕێی دەرەوە ئێوانە ئەو جا بۆعدێکی کێ بۆعدێکی عەقلی و هزریە چۆن ئەو مرۆڤانە احتیمامی پێدەن
یعنی ڕەنگە ئێمە دایک و باوکمانەبی منداڵەکەی هەر لە منداڵی هەیە زانی ئەوە هەم قۆناغەکانە بڕی منداڵی و گەشە پێگەیشتی و هەرزەکاری تا ئێستا دووسێ کتێبی نەخوێندوتەوە بۆی لایەنی هەزرێکی بزانی منداڵەکەی بۆوە تەعاملەکات وە پێویستە چۆن مامەڵی لەگەڵ بکە بەداخەوە هەندێک جار مامۆساکانمان کە لە قۆناغێکن قوتابی هەرزەکاریان لە بەردەستە کتێب لە بواری هەرزەکاری ناخوێندنەوە کە بزان چۆن پێویستە مامەڵی لەگەڵ بکەیت ئەوەش لایەنی هزرێکی لایەنی ڕۆحیمان هەیە لایەنی دەرونیشمان هەیە کۆمەڕێک مرۆڤ ئالۆزە ئەو ملیۆنەها کتێبەی کە نووسراومی تایبەتە بە مرۆڤ هێشتاش ئێمە ناتوانین بەتەواوی هەموو مرۆڤێک درک بکەین مرۆڤ ئەمە خۆی جوانیەکیشە مرۆڤ ینی شتێکە کۆتایی نایەت تۆ تاز بچێنایی بەڵام لە بابەتی ڕواڵەت و ناوەڕۆک جەوهەر ئەوەی کە لەسەر ڕواڵەت هەیە کە ئێستا ئەو ڕواڵەتەکەی زۆر زیاتر کاریگەری لەسەر بەتەکید دێتە سەر شاشەکانیش بەڵام خۆ لە ڕێی پۆست و لە ڕێی شێرکردنی چیرۆک و لە ڕێی گەیاندنی پەیامەکان دەکرێت ناوەڕۆکیشمان هەندێک جار پێشکەش بکەین پەیام بنێڕین پێیام یان لە باتی ڕسمەکە من ڕسمێکم داناوە تەواو تۆ ڕووکەشی من هەبینی ئەبینی کەسێکی دڵخۆشم یان حەزینەمە گەردانیشم کێشەیەکم هەبی بەڵام هەندێک جار پەیامێکە نووسم شتێکە نووسم بۆ فیەیەکی دیاریکراوە یان پەیامەگە نێرم بۆ دەسەڵات پەیامێک ئەنێرم بۆ حیزبەکان بۆ وەسایلی ڕاگەیاندن ئەم پەیامە تعبیرە لە ناوەڕۆک و بیرکردنەوە هیزری من بۆیە گرنگ جوانترین ڕواڵەت بەڕێی من ئەو ڕواڵەتان کە لە ناوەڕۆکێک بە قناعەتەوە لە ناوەڕۆکێکی پڕەوە دێن و بەرهەم دێن بەڵام لەگەر هەمووانەشە من پێم وایە مرۆڤ پێویستە ڕواڵەتێکی جوان پیشان بدات جوانی ڕاستە گەر ڕێژەیش بیت بەڵام معقول بیت ینی خۆ دروستە کاک سعید ئێستا کە من بەرامبەر بە تۆ دانیشتم تۆ بەرامبەر بە من دانیشتی تۆ خودی خۆت نبینی من خودی خۆم نبینم تۆی کە من ئەبینیت بینەرە کە من ئەبینێت ئەبێ بە سەر و سیمایەک بێت کە ئاراستە بێت ناکرێت بۆ کەشکاربی و پێش ینی شکل و دیزاین و جلوبەرگت نەگوون ئارامی بە بەرامبەرکەت بەڵام نەگاتە چۆنەڵێ قۆناغێک وەکو ئێستا کە ڕەنگە بەرامبەرەکان دوو هاوسەر دوو کەس بەیەک ڕازی نەبن لە تۆڕێکی کۆمەڵایەتی ئەمەندە خۆشیەکانی خەڵکی دیکابینن ئەمەندە بەجلی چۆنەڵە ئاڵاواڵای بینوازان نەقەت نەخۆشەکەوە نەقژی ئاڵۆزە بێت نە چۆنەڵێت ڕدێنی دێتەوە نەقژی پیاوەکە ئاڵۆزە بە هەمیشە بە شیکی و بە جوانی ئەمە تا چەند کاریگەری خستۆتە سەرەوەی کە پەیوەندیەکانی هاوسەری لە نێوان یەکا سارد بکاتەوە ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵاتەکاندا بەزێنرێت بە هەموو خۆشیەکانە باسی خۆشیەکانەکەم چونکە خەڵک ئەوەندەی خۆشی دەرەبڕێت ئەوەندەی جوانی خۆی دەرەبڕێت لە تۆڕە کۆمەڵاتەکان ئەوەنە ناخۆشی دەرنابڕێت جوانە هەر خۆی مرۆڤیش من پێم وایە گەر ناخۆشیەکانی بەقەد خۆشیەکان بان نەیەتوانی بژیت بۆیە ئێمە ئەگەر بیر بکەینەوە خۆشی و بەخشەکان لە جەستەی لە هەموو ژیانمان زۆر زیاترن لە ناخۆشیەکان بۆ کەسێکی زۆر دۆخێکی خراپیش هەر ڕاستە ئێمە بەردەوام خۆشی و سەحەت و تەندروستیمان زیاتر لە نەخۆشی و ناخۆشی بەڵام ئەوەی تۆ دەڵێ شتێکی زۆر جوانە ینی مرۆڤ وەکو ڕووکەش وەکو ڕواڵەت ینی لایانی دەرەوەی لە گۆڕانکاریدایە ڕەنگەگە ڕسمێکی 10 ساڵ 5 ساڵی پێش ئێستای من بینی من نەناسیەوە جایان زۆرتر یان باڕێن وەگەرە قۆزتر بوومە یان زۆر ناشرێنتر بوومە بەهەرحاڵ مرۆڤ لە قۆناغی گۆڕانکاریە شکل و دیزاین و تەنانەت نەخۆشی و تەندروستی هەمووی گۆڕانکاری بەسەردادێ ئەوەی گرنگکەەوە خۆشەویستێکی حەقیقی ئەدات و پەیوەندیەکی دروست دەدات لەسەر ناوەڕۆک و جەوهەر بنیاد نرابی نەک لەسەر ڕواڵەت ئەوە ینی گومانی تێدا نیە چونکە هەموو شتە متەغەیرەکان ئەوانەی کە زوو ئاڵ و گۆڕەکرێن ئەگەر تو کردتە بنەمای هەر شتێک دوجار ئەو شتە فەشەل دێنێت ینی دوجار بەردەوام نابێت بۆیە زۆر جار ئێستا بەشێک لە پەیوەندی تەنانەت هاوسەرگیریش پەیوەندی هاوڕێتی لەسەر ئەساسی ڕواڵەتە تۆ ڕواڵەتێکی جوانەت من ئامادەم پەیوەندی لەگەڵ بەستم و ئامادەم لەگەڵ تاتو چۆ بکەم و قسەی خۆش بکەین و ئەوانە بەڵام کاتێک کە ئەچێتە من ئەم هاوڕێ چی لات یان دۆخێک دێت ئەگەر گۆڕانکارێکی فیزیکی بەسەردا بێت وەکو نەخۆشبوونێک یان شێواویەک سووتانێک حاڵەتێک حادیسەیەک ئەبینێ و کەسە و پەیوەندیە ئەگەڕات ینی ئەچێتە بەبێتە شتێکی کە ئەمە تعبیرە لەوەی لەسەر ئەو کەسە ئەو پەیوەندیەکی نادروست بووە لەسەر بنەمایەکی گۆڕاو بووە لەسەر بنەمایەکی حەقیقی نەبووە پێویستە ئێمە مرۆڤ وەکو کاینێک لە ڕواڵەت بە جوانی ببینین هەموو مرۆڤێک زۆر گرنگە بەڕاستی ڕواڵەتی خۆی ئەحتیمامی پێ بدات من لەگەڵ ئەوەم ئەگەر بۆ خەڵکیش بێت هەر گرنگە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە هاوسەنگیەک بپارێزرێت
لە گرنگیدان بە بعدی ناوە لە دەروون و هزری لایەنی عقلی ئەو جا ڕنگ بداتەوە لەسەر ڕواڵەت ئەو کاتڕواڵەت جوانتریش پیشانە درێت یعنی تۆ کەسێکە بێنێ و نمایشکارێکە مۆدێلە نمایشکارە فلانە نازانم چییە ئەگەر کەسێکی لە ڕووی لە بوارێکی هزری لە بوارێکی زانستی پسپۆڕێکیشی لەگەردابی ساڵانە یەک دوو کتێب بخوێنێتەوە ساڵانە بەشداری دوو کۆنفرانسی باش بکات ساڵانە ینی پسپۆڕێکی جوانی شێبیت هەر خۆی کە دێتە گفتوگۆ هەر خۆی کە قسە ئەکات ئەو جوانەیە کە خۆی هێو احتیمامیشی پێدا جوانتر دەرەکەوێت ڕێکتر دەرەکەوێت وشەی جوانتر بەکاردێنی ئەی ئەگەر بێت و لەوەش زیاتر کردداری جوانیش هەیە بۆ کولانی ڕەوشتی و ئاکاری کردار و ڕفتاری جوانیشی نوان بەهانای خەڵکەوە چوو هاوکاری پێشکەش کرد دەستی خەڵکی گرت بۆ مای دڵخۆشی بۆ مای لابردننی ناخۆشی لەسەر خەڵک یعنی لە کرداریشا ڕەنگی دایەوە ئەبێتە مرۆڤێکی سێڕەهەندی مرۆڤێکی سێڕەهەند جوان خۆی ئەوە گرنگە بەڕای من زۆر باش دەستەکانت خۆش بێت سعید حەمەدەمین توێژەری کۆمەڵایەتیان بەیانیا سەبارەت بە تۆڕە کۆمەڵاتەکان و کاریگەریەکانی تا چەند ئێمە خەریکی دەربڕینی خۆشیەکانی خۆمانین لە تۆڕە کۆمەڵاتەکان لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین زۆر سپاس باسی بابەتێکی ترتان بۆکەم کە ئەویش بابەتێکە مەترسیە خاتە سەر ژینگەی عێراق ئەویش دووەم گەورەترین دەریاچە لە عێراقا خەریکە بەهۆی کەمبوونەوەی ئاوی ڕووباری فراتەوە وشکە بێت سەردەمانێک دەریاچەی ڕەزازە سەرچاوی بژێوی ژیانی جوتیاران و ماسیگران بووە لە کاتی خۆی بەڵام ئێستا ئاستی ئاوەکە وندە داوەزی و تەنانەت مەترسی وشکبوون و بە بیابانبوونیشی لەسرە و ڕاوێژکارێکی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عراقیش دەڵێت ئێستا دەریاچەکە تەنیا بۆ مەبەستی گلدانەوەی ئاوی لافاوە. چەندەیەک پێشترم دەریاچەیە سەرچاوی بژێوی ژیانی جوتیاران و ماسی گران بووە بەڵام ئێستا ئاستی ئاوەکە زۆر دابەزیوە و تەنانەت مەترسی وشک بوون و بە بیابانبوونی لەسرە. تەنیا ڕوبەرێکی کەمی ئاوی لە دەریاچەی ڕەزازە ماوەتەوە کاویش سوێر و پیسە و تەنانەت ماسیەکانیش ناتوانن تیایدا بژین. لە ماوەی ساڵانی هێشتاکان و نەوەدەکانی سەڵی ڕابردوو دەریاچەی ڕەزازە سەرچاوی بژەوی بوو جۆرەها ماسی تێدا بوو بەڵام ئێستا ئاستی ئاوی دەریاچەکە کەم بۆتەوە و ڕێژەی سوێریش زیادی کردووە بۆیە ماسیەکان بەهۆی سوێری و پیسبوونی ئاوەوە دەمرن. ڕاوێژکارێکی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق ئاماژە بەوە دەکات ئێستا دەریاچەی ڕەزازە جگە لە گلدانەوەی ئاوی لافا و ناتوانرێت هیچ سوودێکی دیکەی لێ ببینرێت. تەنیا بۆ مەبەستی لافا و دەریاچەی ڕەزازە بەکاردەهێنین بەڵام بۆ سەرچاوەکانی ئاو بەکار ناهێنرێت ناتوانین ئاوی پێویستی تێدا گل بدەینەوە چونکە کاریگەری لەسەر پێداویستەکانی دانیشتوانی ڕۆژئاوای ڕووباری فرات لە باشوور دروست دەکات. جیا لە کشت و کاڵ و ڕاوەماسی دەریاچەی ڕەزازە پێگەیەکی گەشتیاری گرنگی عێراق بووە و ساڵانە هەزاران گەشتیار ڕوویان تێدەکرد چەندین جۆری ماسی و باڵندە دەگمەنەکانی لێژیاوە. دوای حەبانیە دووەم گەورەترین ڕووبەری ئاوی بووە لە عێراق کە هەردوو پارێزگای کەربەلا و ئەمبار پێکەوە دەبەستێتەوە و ئێستاش پشتگوێ خراوە. لە کێڵگەیەکی کۆنیزلاند کە لە ئوسترالیایە بۆ یەکەم جار تۆی بەرهەمی گوڵۆبە ڕۆژە بە شێوازێکی جیاواز چێنراوە ئەویش لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوان و ئەنجامەکەشی ئەرێنی دەرچوە. جوتیارانی ناوچەکە دەڵێن کە گومانیان لە ڕێگەی چاندنی گوڵبڕۆژەکە بە ڕێگەی درۆن هەبووە بەڵام ئەنجامەکەی باشتر بوو لە چاندن و بەدەست و خەرجیەکەیشی کەمتر بووە. تۆڤن کۆژاسمان دەهاتن ئاوێتن ئەف بەخچەیە زەر چێ کرد. بەرهەمێ گولبەرۆژێ لەڤر ئاماژەیەکە ئەرینینە دەربارەی پێشەڕۆژە چاندنیە بریا فرۆکەین بێفرۆکوان. ئەف زەوی لە کامبوویە لە باشوورە ڕۆژاوای تومبایە کوینزلاند یەکەم بەخچەیە لە جیهانێ کۆتۆڤن گۆلبەرۆژان بریا فرۆکەین بێفرۆکوان چاند ئەنجاماوێژی گەلەکی باش بوو.
بەرهەمێک گولە بەڕۆژێ لە زەڤێن من یەکەم بەرهەمە لە جیهانێک و تۆڤێ نوێ بەڕێیا فرۆکەیەن بێ فرۆکەبان هاتنە چاندن. وێ فرۆکێ تۆڤێن گولە بەڕۆژان بڵاوکردن و چاندن و مەئەف بەرهەم بدەست خست. ئەف تەکنیکە بریا درۆنان بەریان هات چاندنا جه و گەنم دەهاتیە بکارانین. گومان هەبوو کۆ چاندنا گولبەرۆژاندا نەسەرکەفتی بە ji ber ku çandina gulberojê divêrek xistî be û her tovek dûrî hev be heta ku baş şîn bibe. Roger Woods jî serkêşê firokeya pêfrokvan gelek hewildan heta karî berhemekî baş û bi kwalîtî dest bixe. گولە بەڕۆژ پێویستە بەدرسی بێ چاندن هەتاکو بە ئاوایەکی باش شین ببە دەبێت دووری هەف بن. ئەف ji ئاستەنگên li ber me bûn te dema çandinê de bi rêya dronan. Encama karê Woods gelek xweşik bû ew zevî bibû cihê girtina wêneyan ji aliyê gelek ji xelkê navçeyê û geştiyaran ve. Cotyarin li wê navçeyê jî niha wê baweriyê dene ku birêya dronan ew dikarin xerciyên çandiniyê jî kêm bikin. Hêvî jî dixwazin di pêşa rojê de rêyek ji bo çinînê jî bêdîtin. بەم شێوە هاتینەوە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانیەمان بۆ هیوایەکە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت تا بەیگەشتنەوەکی دیکە لە نێوانێمەوە ئێوە بەخواتان ئەسپێرم ماڵتەنە.